300 ساڵ لەمەوبەر سێ خێزانی دێرینی بەغدا بە ناوەکانی ئەترەقچی و سەباغ و ئەڵمانی ئەم بازاڕەیان دروست کردووە. جوولەکەکانی بەغداش ماوەیەکی زۆر ڕابڕایەتی بازاڕەکەیان کردووە. سەرڕای ئەو هەموو جەنگ و وێرانکاری کە لە مێژوودا بەسەر بەغدا داهاتووە، بەڵام هێشتا ئاماژەکانی پایتەختی ڕۆشنبیری وڵاتانی عەرەبی تێدا ماوە. بوونی کەرەستەکە لە پوریەکانی ئێرش بەشێکن لەو مێژووە. يعني بس خاص لأهل التحف والانتيكات. لە ڕاستیدا ئەم بازاڕە تەنها تایبەتە بە ئەنتیک فرۆشان و هەر لە سەرەتاوە ڕێگە نەدراوەکاری تێدا بکرێ. ئەگەر چی سەرەتا زۆر پارتەوازە بووین، بەڵام ئێستا هەموو ئەنتیک فرۆشان لێرە کۆبووینەتەوە. سووق ئەحمەدی کە ماوەیەک گۆڕاوە بۆ سووق هەڕەج، ناوەکەی لە مزگەوتی ئەحمەدیەوە هاتووە کە دەکەوێتە ناوەڕاستی بازاڕەکەەوە. بالنسبة لهذا السوق، هذا السوق قديم. ئەم بازاڕە زۆر کۆنە و لە سەردەمی پێش عوسمانیەکانەوە هەیە و کڕین و فرۆشتنمان لەگەڵ زۆرێک لە وڵاتان هەیە وەک ئێران و هند و ئەفغانستان و تورکیا و سووریا و میسر و چەند وڵاتێکی ئەوروپی. ئەو شتومەکانی کە لەم بازاڕەدا دەفرۆشرێت نرخەکانیان زۆر بەرزە و لە زۆربەی وڵاتانی جیهانەوە دەخرێنە مەزادەوە و داواکاری زۆرشیان لەسەرە. لەم بازاڕەدا دراوی کۆنی زۆربەی وڵاتان کە لە مێژووە جیاوازەکاندا مامەڵەیان پێوە کراوە کڕێن و فرۆشتنی پێوە دەکرێت و بە شێوەی جیاواز دەخرێنە مەزادەوە. أسعار يعني متفاوتة. هذا نرخی ئەم پارانی کە لە بازاردا دەفرۆشتێن زۆر بەرزن و ڕەغبەتیشان لە دەرەوەی وڵات زۆرە. بۆ نمونە یەک سێت پارەی مەلیکی یەکەمی عێراق دەگاتە 20,000 دۆلار و لە مەزادی کراوەدا دەفرۆشتێت. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە کڕیاری بیانی ڕویان لەم بازاڕە دەکرد و ناو و ناوبانگێکی زۆری دەرکردبوو، بەڵام لە ئێستادا بەهۆی بارودۆخی سیاسی و ئابووریەوە ئەوانەی بە تایبەت سەردانی بازاڕەکەیان دەکرد کەمیان کردووە. ئومێد محەممەد NRT بەغداد.